إيش ما والله الأوية مثلا ربع أنا كان كوا كينو يعني أنا أشيني كيبار لسن نايلون اشتك هل يعني الرجين يتركوا مال خزبو إن أو إشي آفرتاي كعدايتك يعني إمش إشي ما أوية مثلا تو أي شيء لي أو كي أجريتو داية لي تو خير سن مجلو أكلت قيمة لا بانزو بيسي دوا باشا تا بانزو بيسي يانزه مثل بفي باخو هنا لوشين كوتو مثلا باخي واي آوي كما درنگ بيكا باخي واي زي مانگی سەرەتای دەیشا پێیەکە ترشەکە هەتا هەیە مەسەڵەن خواستی زیاتر ترش زۆرە لەسەر ڕووبەهێنا زەحمەتی زۆرە ئیشەکە مەسەڵەن تۆ من ئەوە بەیانی ئێمە مەلا بانگدان هاتوین ئەو ئاگرەمان کردووەوە هەتا ئێستا تا مەغریبیش بەس ئاوە خەریکی ئەو ئاوە یەکی گەرەکە لەسەر ئاوەکە اینجا ئەو مەسەڵەن هەنارداتەکانە بە یەک و دوو کەس ناکرێت گەلێکی بۆ بکەین بە یەک کەس و دوو کەس ناچێت جا فەسڵەکەشی مەسەڵەن تۆ لە مانگی 11 ئەم هەنارە پێگا مانگی 11ش سەرمایە والله ڕووبەهێناری بۆ فەرقی ئەوەی بازاڕ و ئەوەی بەن مەعمەلدایە کتێ فەرقێکی هەیە ئەم ئێمە چین ئێڕنین هەنارەکە و یێنین ئەگەر شوێنەکەی هین بێت عنی بڵێن لە نزیکی شارەوە بێت دانەدانە ئەیشی شۆینەوە بەس ئەگەر شوێنەکەی پاک بێک و هەورامان ئێسامە هەمووی تەلبەنگە ئاوی کانیا و ئەخواتەوە هەر هیچی پێوە نییە جارێسە بارانێکیش باری وەر پاک و تەمیزترێتە ئەیڕنین و ئێنی دایەوەرێنین دایەوەرین دنکەکان ئەیکەن بە دنکە و دوای دنکە هەنارەکان ئێنین ئەیگشین ئەیکەین بە ئاو شەربەتێک و ئەیکەنە مەنجەڵەوە تراگەیەکی لێکەن تقریبا 8 ساعەدا بێت ئەو شەربەتە شەربەتی تەڕە تا خەسە بێتەوە دوای کەفێکی ژەکە کەفەکەی لا ئەبین و ئیتر بەرەو خەزبوونەوە ئەچێت هەڵیەگریت و بەزە بێ ئاگاو لێ بێ نەسووتەیە شتێک نەبێت تامی تاڵی جاری وە هەیە ئەگەر هەر بەدنکەکانیش بیکە ئاگاو لێ نەبێ ئەنووسرێ توێژ بە منی مەنزەڵەکە تامی تاڵێکەدا بێ ئاگاو لێ بێ زۆر ئاوە خەسیش نەبێتەوە کە تامی تاڵیدا دوای ئەوەش ئەگەری معمەل بێت ئەو ناوکە زەردەی تایە ئەو ناوکە زەردە بێ بیبژنی خۆ دنکەکان بەس لەوێ خۆ نابژن ئاوەکەت بۆ نێرێتە تر نازانی چی دەیکڵێنیت و ئەو تامی تفتیەکی ژەدا و خاڵی شێ هەنار ئێستا هەناری هەڵەبجە هەر یعنی هەنارەکەی مێخۆشە یعنی تینە بەس خۆی هەناری پێستێکی ئاوا سەوزباوی هەیە پێڵێن شینە ئەوە ترشە ئەگەر ئەوە بێت ئەوە هەنارەکەی خۆشتریشە و ترشیشە بەستر جۆرە هەناری هەیە بە یەک جۆر هەنار نیە